إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وقائدنا وشفيع ذنوبنا ونور أبصارنا محمد رسول الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله أوصيكم عباد الله وإياي أولا النفس بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون قل إن كنتم تحبون الله فاتبعوني أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار دوای حەمد و سەنا و سوپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای پەروەردیگاری جیهانیان و داواکردنی هەرچی درود و سەڵات و سەلام و بارانی ڕەحمەت و لێخۆشبوونە برژێ بۆ سەر قائید و گەورەی دنیا و قیامەتمان محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و برژێ بۆ سەرجیانی گشتیار و یاوەران و شوێن کەوتوانی ئەم پێغەمبەرە خۆشەویستەمان لەم ڕۆژە پیرۆزە لەم ساتە پڕخێر و بەرەکەتە سەلام و ڕەحمەتی خوای میهرەبانتان لێبێت میوانانی ماڵی خوا تەمەنا دەکەین لە خوای پەروەردیگار خوای پەروەردیگار ئێمە و ئێوە و هەموو موسڵمانان بپارێزیت لە گشت ناخۆشی و لە گشت نەخۆشیەک دوعا دەکەین لە خوای پەروەردیگار دەپارەینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان شیفای نەخۆشانمان بدەی یا ڕەبی خوایە گیان ئەوەی تووشی ئەم نەخۆشیە بووە خوایە شیفای بدەی خوایە بیگەڕێنیەوە ناو ماڵ و منداڵی بە ساغ و سەلامەتی خوایە ئەوەی مەشاکیلێک هەیە بۆی چارەسەر بکەی خوایە برایەتی و خۆشەویستی لە نێو کوردی موسڵمانە زیاد بکەی خوایە کوردستانمان مەحفوظ بکەی لە هەموو بەڵاو موسیبەتێکی دنیا و قیامەتە لەوتاری ڕابردوو وتمان ئامانج و هەدەف لە ناردنی پێغەمبەران بەگشتی و بە تایبەت پێغەمبەری خۆشەویستی ئێمە چییە؟ ئەوە بوو باسمان کرد چەند ئامانج و چەند هەدەفێکمان باس کرد لە ناردنی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەرزەمین ئەمڕۆژ پشتیوان بە ئەڵڵا لەسەر بابەتەکەمان بەردەوام دەبین بزانین ئێمە وەکو موسڵمان وەکو خۆشەویستی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن بەرگری لە محەممەد بکەین عەلەیهی سەڵات وەسەلام و دەبێت چۆن خۆمان لەوانە بپارێزین و لەوانە بە دوور بگرین گەگاڵتە و کە ئیستیهزا و کە سوکایەتی بە محەممەد المستەفا دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ناکرێت لەلایەک تۆ محەممەد المستەفات خۆش بووێ و لەلایەکی تریش ئەوانەشت خۆش بووێن کە دژایەتی محەممەد المستەفا دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام ناکرێت لەلایەک پیرۆزبایی لە فەیسبووک بنێری بەناوی لەدایکبوونی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام لەلایەکی تریش سەردانی ئەو وڵاتە بکەی سەردانی ئەو قۆنسۆڵخانە بکەی کە دژایەتی محەممەد المستەفا دەکا وەک گەگاڵتە بە پێغەمبەری ئیسلام دەکا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم جۆرە کەسانە لە ئیسلام ناونیشانیان دووڕووە
کەسێک لە فەیسبووکی خۆی، کەسێک لە پەیجی خۆی، کەسێک لە ڕاگەیاندنی خۆی بروسکەی پیرۆزبایی بنێری بە بۆنەی لەدایکبوونی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام چەند سعاتێک پاش ئەوەش چەند ئەندام پەرلەمانێک بدێ دووخۆ بچیە لای قۆنسۆڵخانەی ئەو وڵاتەی کە گاڵتە و فشە و ئیستیهزا و سوکایەتی بە محەممەد المستەفا کردیە عەلەیهی سەڵات وەسەلام. و تۆش بۆت نییە بە ناوی موسڵمانان، بە ناوی تێکڕای ئەهلی خۆشەویستی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام پەیام بدەی بە وڵاتەی کە دژایەتی محەممەد المستەفا دەکا عەلەیهی سەڵات وەسەلام. بە ناوی خۆت شتێکی ئاساییە، بەڵام بۆت نییە بە ناوی من بڵێ ئێمە وەکو کورد هەمومان پاڵپشتی تۆین کە گەمە و گاڵتە بە محەممەد المستەفا دەکەی. من پاڵپشتی تۆ نیم، ئەوەی پاڵپشتی ئەویشە ڕۆژی قیامەت حەشری لەگەڵ ئەو دەکرێت. الحەشر مع من ئەحەب. چێت خۆش دەوێ بە دوای چێ دەکەوی، چەپڵە و هەلهەلە بۆ چێ دەکەی، ڕۆژی قیامەت لەگەڵ ئەو حەشر دەکرێت. دەبێ ئێمەی موسڵمان وەکو موسڵمان شتێکی بەڵگەنەویستە، دەبێ محەممەدمان لە خۆمان، لە ماڵ و منداڵمان، لە قەسر و قسوورمان، لە سەروەت و سامانمان، لە سەرۆکەکانمان، لە خاکمان، لە نیشتیمانمان، لە پەرلەمانمان، لە خێزانەکانمان، لە ماڵ و منداڵمان، لە هەموو شتێکەوە زیاتر خۆشمان بووێ. ئەگەر ئەوەت هەبێ تۆ ئیمانداری حەشرت لەگەڵ محەممەد المستەفا دەکرێ. ئەگەر ئەوەت نەبێ هەزارها بروسکەی پیرۆزبایی لە فەیسبوک بنێرە بە بۆنەی لەدایکبوونی محەممەد پیرۆزبایی لە موسڵمانان دەکەم، لەولاش هەرچی دژایەتی ئەو محەممەد المستەفایە عەلەیهی سەڵات وەسەلام بیکەی، وەڵڵاهی قەدری باڵە پێشولەیەکی نییە لای خوای پەروەردیگار. ئێمە نە بە ئەوە قسەی خۆمانە نوەنا قسەی کەسێکی ترە. قسەی چێیە؟ قسەی ڕەب العالەمینە جەلە جەلالوه. خوا دەفەرمێ لە سوورەتی تەوبە ئایەتی 24 ئەوەی قورئانی لە ماڵەوە هەیە با بچێ سەیری بکات، و ئەوەی قورئانی لە ناو فەیسبوکەکەی هەیە با بچێ سەیری بکات. ئینجا بەراوردێک بکە لە نێو ئەو ئایەتە بەرامبەر هەڵس و کەوتی خۆی و بەرامبەر خۆشەویستی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردیگار دەفەرمێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم إلى آخر آيتكي. هەمووی ڕێز کردی خوای پەروەردیگار. ئەگەر ئێوە محەممەد المستەفاتان لە دایکتان، لە باوکتان، لە منداڵەکانتان، لە پەرۆکەکانتان، لە خاکتان، لە نیشتیمانتان، لە سەرۆکتان، لە هەموو شتێکتان خۆشتر نەوێ، بزانە خوای پەروەردیگار لە کۆتایی ئایەتەکە ئەحەبە ئیلەیکم من الله وەرەسوولیه. ئەگەر ئەوە نەکەن موسڵمانان فەتەڕەبەسوو حەتتا یەئتی الله بئەمریه. ئێوە چاوەڕوانی تۆڵەی خوا بکەن جەلە جەلالوه بەرامبەر ئەوانەی کە محەممەد المستەفایان لە هەموو شتێک خۆشتر ناوێ. برای بەڕێز و ئازیزم، با ئێمە دین وەکو خۆی بەیان بکەین و وەکو خۆشی وەربگرین. ئەمڕۆ دنیایە بەیانی قیامەتە. ڕۆژی قیامەت ئێوەی لێرە گوێتان لە ئێمەیە، ئێوەی گوێگرن لە ئایەتەکانی خوا و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، هیچ بەهانە و عوزرێکتان نەمایە لە ڕۆژی دوایی کە بڵێن ئێمە نەمانزانی دەبێ محەممەد المستەفامان لە هەموو شتێک خۆشتر بووێ. ئەوە ئایەتی خوای پەروەردیگارە کە بۆم خوێندنەوە. خوا دەفەرمێ دەبێ ئێوە محەممەدتان لەوانەی باسمان کرد لە هەمووی لەلا خۆشەویستتر بێ. وە خۆشەویستیش بەس بە زوبان نییە، دەبێ بە عەمەلی، بە کار و کردەوە، بە ڕەوشت و ئەخلاقت بسەلمێنی کە بەڵێ تۆ محەممەد المستەفات لەوانە لە هەمووی خۆشتر دەوێ. فەتەڕەبەسوو ئەگەر نا چاوەڕوانی سزا و تۆڵەی خوا بکەن جەلە جەلالوه. ئیمامی عومەر بزانە ئەمە خۆشەویستیە، بزانە خۆشەویستی
سەحابەکان لەکوێ وە خۆشەویستی مسلمانانی ئێستا لەکوێ؟ ڕۆژێکیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئیمامی عومەر دەستی خستە سەرشانی ئیمامی عومەر، گوتی ئەی عومەر، ئیمامی عومەر قسەی کرد، گوتی یا ڕەسوول الله لأنت أحب إلي من كل شيء إلا من نفسي. الله أكبر. يا محمد چەند خۆشە شانت بخەیتە سەر شانی خۆشەویستترین کەس. دەبێ عومەر چەندە دڵخۆش بی لەو کاتەی کە لەگەڵ پێغەمبەری خوا دەڕوا و دەڵێ یا ڕەسوول الله، ئەی محەممەد المستەفا، تۆم لە هەموو کەسێک خۆشتر دەوێ بەس لە خۆم نەبی، بەس لە نەفسی خۆم نەبی یا ڕەسوول الله. ئەی عومەر لە دایکت بڵێ یا ڕەسوول الله، لە باوکت بڵێ یا ڕەسوول الله، لە پارە و سەروەت و سامان بڵێ یا ڕەسوول الله، بەس لە نەفسی خۆم نەبی. بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فقال النبي صلى الله عليه وسلم لا والذي نفسي بيده حتى أكون أحب إليك من نفسك. يا رسول الله يعني قبولناك عمر، توي لها مشتێکی دنیا خۆشتر بووێ بەس لە خۆی نەبێ؟ نا والله قبولناك. پێغەمبەر فەرمی ئەی عومەر والله قبول نییە. بۆچی یا رسول الله؟ گوتی والله دەبێ منت لە نەفسی خۆشتر بووێ. عومەر گوتی یا رسول الله مساعدەم بکە دەی بە ئەم گەندەڵیەش بکەین چی تێدایە؟ نا والله وەی نەگوت. گوتی فقال عمر والله لأنت أحب إلي من نفسي يا رسول الله. والله يا رسول الله توم لا مشتێک خۆشتر دەبێ لە نەفسی خۆشم، هەزار نەفس فیدای تۆ بێ یا رسول الله. ئەمە خۆشەویستی، ئەمە خۆشەویستیە. خۆشەویستی ئێمە لەکوێیە؟ 10,000مان بدەنێ 100 جوین بە پێغەمبەر دەدەین عەلەیهی سەڵات وەسەلام. 10,000مان بدەنێ 100 سونەت تەرک دەکەی. خۆشەویستی ئێمە لەکوێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام؟ چەند کەس لەرچی ئەم وڵاتە وتی وەڵاهی نوێژی بەیانی بە جەماعەت دەکەم، چەند کەس وتی وعد بێ لەسەر دەستی پێغەمبەر درۆ تەرک بکەم، چەند کەس وتی لەسەر دەستی پێغەمبەر غەیبەت تەرک دەکەم. چێبەی کرد؟ هەر گوێگرتنە و لە فەیسبوک بڵاو دەکەیەوە، بەڵام لەولاش هەمووی دژایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەر فەرمی ئەلئانە یا عومەر، ئەلئانە یا عومەر، ئێستا ئیمانت تەواو بوو ئەی عومەر. یا رسول الله یعنی پێشی ئیمانم تەواو نەبوو؟ نا. رواه بخاري قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە ڕاز دەکەن یا محەممەد پێیان بڵێ خوایان خۆش دەوێ با شوێنی تۆ بکەون، ئەو جار خوای پەروەردیگار ئەوانەی خۆش دەوێ. برانی بەڕێز مسلمانانی خۆشەویست، واللهی خۆشەویستی و گوێڕایەلی بەرگریکردن لە محەممەد المستەفا تەنها لەسەر فەیسبوک و لە کەناڵەکانی ڕاگەیاندن نییە. ئایا کەسێک دژایەتی و بێڕێزی بەرامبەر بە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بکات، ئێمە وەکو مسلمان، تۆ وەکو مسلمان هاتیە ماڵی خوا، گوێدەگری لە ئایەتەکانی خوا و لە فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، دەبێ هەڵوێستت چی بێ بەرامبەر بەوانەی کە گەمە و گاڵتە و سوکایەتی و کاریکاتێر و ئیستیهزا بە ڕەسوول الله دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمەش بە ئایەت گوێ بگرە. سوورەتی نور ئایەتی 63 لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا. الله أكبر. لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا. أو آية سورة نور آية 63. أي صحابة برزكان، أي عمر، أي أبو بكر، أي سلمان، أي قاباني كردي، أي سهيبي رومي،
ئەی بیلالی حەبەیشی ئێوە نەچن لە مەجلیس چۆن لە نێو خۆتان بانگی یەکتر دەکەن ئاواش بانگی موحەممەد بکەن عەلەیهی سەڵات وەسەلام نەکەن ئەم شتە بکەن ها پێغەمبەر جیاوازە لەگەڵ ئێوە قەسەمەن بالله با ئەوە پەرلەمانتارانەی کە چوینە پاڵپشتیان بۆ ئەوانە کردووە کە گەمە و گاڵتە بە پێغەمبەر دەکەن خۆڵی بن پێی پێغەمبەر ناگۆڕینەوە بە هەموو دنیا بە پەرلەمانەکەی ئێوەش دەبێت تۆ شوابی مسلمان ئاگادار بە ئەگەر وانەبی وەڵڵا لە ئیمانی خۆت بترسە وەڵڵا بە منافقی مە مزگەوت بە منافقی بروسکەی پیرۆز بایی مەنێرە ئاگات لە خۆت بێ بە دوای چێ کەوتوی چێ دەنجی داوە تاوەندان پەرلەمانە چێ ڕازیە جوێن بە پێغەمبەر بدرێ ئیهانەی پێغەمبەر بکرێ تۆش دەنجی بدێ چێ ڕازیە ئەوەی ڕازیە با هەستێ بچێتە دەرەوە بڵێ من موحەممەدە لە من مستەفام ناوێ ئەی تۆ دەنگت لەدایێ ئەی بەدەنجی تۆ دەردەچوو مسلمان چ غیرەتێکە چ مسلمانەتێکە تۆ هەیتت ڕۆژی قیامەت چ جوابی پێغەمبەر دەدێ پێغەمبەر دەدگرێ دەڵێ ئەوە بوو گەمە و گاڵتەی بە من کرد ئەی تۆ نەبووی دەنگت دایێ چ جوابی پێغەمبەر دەدێەوە فليحذر الذين يخالفون عن أمره فليحذر الذين يخالفون عن أمره أوانا أقدار بكوا كبيتواني پیغمبر عليه الصلاة والسلام هل سكود دكن أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم أمش آيتي شيستو سيها من سورة نور يا محمد أوانا أقدار بكوا كاستهزاء وقما وقال تبتو دكن والله إخوائي پروردگار سزايا چيان ددا والله توشي بلا مصيبتي چيان دكا خوشيان نازانن أو بلا مصيبتي چون هاتو تسريا سركرديك لو سركرداني كتو سپري بولي ددي كتو هلهلي بودكي كتو بقورو قائدي خوي دزاني لدنيا دويني وتي بپردا پشتیوانی سیستمی دیموکراسی و علمانی فرنسا دکم پیروزت به مسلمان او علمانیت و دیموکراسیا پیروزتان بید ناوی بدم راپیچی زیندانم دکن ئێوەش دەچن بەڕاستی پێتان خۆش دەبێ و کەیف خۆش دەبن دەڵێن مامۆستا بۆ ئەم قسەی کرد هەر ئەو مەلایە پێویستیش ناکە ناو بدەین تەشهیر بە کەس بکەین بەڵام ئەوە سەرکردەیە کوردە ئێمە ئەوانەمان بۆ هەندێ نەهێناوە گاڵتە بە پێغەمبەر بکەن ئەوانەمان بۆ هەندێ نەهێناوە گاڵتە بە عەقیدە و بیر و باوەڕی مسلمان بکەن ئێوەمان بۆ ئەوە هێناوە زوڵمێکمان لەسەر بوو لا بدەین بەڵام دە زوڵمتان خستە سەرمان دەستەمتان خستە سەرمان بەڵام ئێوەش بە دەردی ئەوانە دەچن کە زوڵم لە ملەتی خۆیان دەکەن بەڕاستی عەیب و شوورەیە بەڕاستی ئەو پەڕی بێڕێزیە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندان پەرلەمانێک بدەیتە دووخۆ بە ناوی ملەتی کوردی موسڵمان بڵێ ئەی وڵاتی فەڕەنسا ئێمە پشتیوانی ئەو بێڕێزیە و ئەو بێئەدەبیین کە ئێوە کردتانە سەر موحەممەد المستەفا ئەوەی ڕازیە برام با گوێ لە خودبە نەگرێ بچێتە دەرەوە چونکە تۆش دەبی وەکو ئەوانە دەبی بە منافق خوایە ئەوانە هیدایەت بدەی خوایە ئەگەر شایەنی هیدایەت نەبن خوایە بە دەردی کۆڕۆنایان بمرێنی و لە ناویان بەی لە کۆڵ ئەو ملەتیان بکەیتەوە یا رب العالمین يا رب العالمين أوي دجايتي محمد المصطفى دكا خوايا هدايتي بدي خوايا أقر شاني أو هداية نبي خوايا أقري لا شيء بردي خوايا قروي بكي خوايا زليلي بكي خوايا زبوني بكي خوايا سرشوري بكي لدنيا لقيامتا سورة فرقان آية سيويك
وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا. خوا دەفەرمێ سوورەتی فورقان ئاەتی 31 هەرچی پێغەمبەرێک هەیە هەرچی پێغەمبەرێکمان ناردووە بۆ هەر ئومەت و هەر قەوم و گەلێک ئەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە دژایەتی ئەو پێغەمبەرە کراوە. ئادەم پێغەمبەر چێ دژایەتی کرد؟ ئیبلیس شەیطان عەلەیه اللعنە. پێغەمبەر ئیبراهیم چێ دژایەتی کرد؟ نەمرۆد. فرعون موسا چێ دژایەتی کرد؟ فرعون. إلى يوم القيامة أو بردوام دبي بلام زورترين استهزاء وقما وقالته ودجايتي كذكرت برام بربا محمد المصطفى عليه الصلاة والسلام. جاي بقرا سورة توبة آياتي 65 و 66 هموي آياتا بانقم كان بو محكمة ظلم آياتي خواهي پروردگار باسم كردوا لما زياتر باسناكي نەدژی هیچ کەسێکین نە پاڵپشتی هیچ کەسێکین. دژایەتی ئەوانە دەکەین کە دژایەتی پێغەمبەر دەکەن، پاڵپشتی ئەوانە دەکەین کە پاڵپشتی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە عەقیدەیە، ئەوە بیر و باوەڕە. ئەگەر لەسەری سزن بکرێن، ئەگەر لەسەری بژیرێن، ئەگەر هەرچیەکمان لێ بکرێ ئەوە شیعارمانە، ئەوە دروشمانە. دەبێ موسڵمانانیش بەو شێوازە عەقیدە و بیر و باوەڕیان بێ. تەماشە بکە قل أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون. آية إيوة قال توقب بخوا بايت كان إخوة وبمحمد المصطفى دكن عليه الصلاة والسلام وكو كرديتيانو بردوامي جدبن تاروجي قيامت بلام يقصى تو پاڵپشتی ئەوانەمە بە مسلمان کورە بە نەعلەتیان بکە، کورە ڕزمیان بکە، کورە برێت تۆ نەدەت ناسم نەدەم ناسی، کورە پێڵاوی خۆڵی بن پێڵاوی پێغەمبەر بە تۆ و بە هەموو دنیا ناگۆڕمەوە. مرد بە مرد مسلمان بە منافقی مەژی عیبە، بە دوڕوی مەژی بۆ چەند هەزار دینارێک. ئەی قیامەتت سلێ دەکەی، ئەی ڕۆژی قیامەت پێغەمبەر لەسەر حەوزی کەوسەر ڕاوەستاوە، پێغەمبەر دەرێ ئەوانە لە من دوور بێخن یا ڕەسوول ئەڵڵا بۆ ئەوە گاڵتەی بە پێغەمبەر دەکرد، ئەوە کاریکاتێری لەسەر پێغەمبەر دروست دەکرد، لە منیان دوور بێخنەوە. مەلائیکەتانی خوا خۆی تێدەکەن و دەیخەنە ناو ئاگری جەهەنەم. لا تعتەزیروا قد كفرتم بعد إيمانكم. الله أكبر. خوا دەفەرمێ ئەوانەی کە گاڵتە و سوکایەتی بەخوا و بآيتكاني خواو بمحمد المصطفى دكن لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. سبو دوزبي وقتي انتخابات دي تسر تلفزيون بوي مسلمانيشي وكو ايما يساوي الكال خلطيني بناوي خواي قوري مهربان امش وكو ايوه مسلمانان دنقم بيبدن والله درو ايدك آقات لي بي مسلمان كرة غيرتت هبي مسلمان سون هند ساويل كدبي بيك قصة بيك فيتيا بيك كارتي موبايل هالخلطة دنق بدات اوي كدجايتي وقالت ببيغمبر دك عليه الصلاة والسلام. نابي مسلماني برز دبي آقات لوشتان بي لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. ايوه كافر بون برام قالتا كردن بپیغمبر عليه الصلاة والسلام شتيچي سوكو سانا نية او كسي قالتا بپیغمبر دكا كافرة او آيتي خواهي پروردگارة نقصي منا ونقصي محمد المصطفى عليه الصلاة والسلام. لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. راستا ايو پیش اسلام مسلمان بون بلام كافرك كقالتاي بپیغمبر کرد توش دستوشيت لكرد توش وكو او كافر بوي. سردمي إمام عمر رضا ورحمة خوای لێ بیت لە وڵاتی یەمەن کۆمەڵە منداڵێکی مسلمانان تۆپانێ دەکەن. تۆپانەیان کرد قەشەیەکی مەسیحیەکان لە بن دیوارێکدا دەنیشی تۆپ دەچێ بە سینجی قەشەکە دەکەوێت، قەشە تووڕە دەبێ، تۆپەکە لای خۆی دەگرێتەوە ناداتەوە منداڵەکان. هەندی منداڵەکان دەڵێن بکە خاتری خوا و خاتری پێغەمبەر تۆپەکەمان وێدۆ. پێغەمبەر چێیە؟ گوتیان پێغەمبەری ئێمە محەممەد المستەفا. پێغەمبەری چی؟ وەڵا هەرچی هاتە سەر زوبانی نەیجێراوە.
جوینی دا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاشاکی پێغەمبەری خوا گاڵتە و گەمەی بە پێغەمبەری خوار کرد وەڵڵا ئەو منداڵانەش نەیان کردە نامەردی بە هەموو ئەو منداڵانە بەردبارانی ئەو قەشەیان کرد و لەوێ کوشتیان وەڵڵا هەمیان هەراتن خەبەر گەیەوە سەردەمی ئیمامی عومەر خەبەر گەیەوە ئیمامی عومەر گوتیان ئەی عومەر شتێکی ئاوا قەوما عومەر فەرمی الحەمدولله واللهی ئەمڕۆ هەند دڵخۆشم چونکە منداڵی مسلمانان بەرگری لە محەممەد المستەفا دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام ئەی دەستیان خۆش بی ڕۆژێکی تریش جارێکی تریش لە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک نانی دەخوارد بە دەستی چەپە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئەی کابرا بۆ بەدەستی سەلەمەی کوڕی ئەو کەعبوو کە حەدیسەکە دەجێڕێتەوە دەڵێ بۆ بەدەستی ڕاستە ناخۆی پێغەمبەر پێی فەرمی وەڵڵا ناتوانم لە بە تەکەبوڕ وای گوت گاڵتەی بە قسەی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر فەرمی یا ڕەبی قەت نەتوانی یەکسەر دەستی شەلەل بوو دەستی ڕق بوو تا ڕۆژی قیامەت نەیتوانی دەست ببات بۆ زارەکەی کەسێک گاڵتە بە پێغەمبەر بکە ئەمە مەسیرەکەیتی یا ڕەبی خواجان لێت دەپارڕینەوە خۆشەویستی ئەو محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر بێخیە ناو دڵ و دەروونمان خوایە خۆشەویستی ئەو محەممەد المستەفای لە ناو دڵ و دەرونی ئێمە نەبەیتە دەرەوە خوایە زیادی بکەی خوایە ئەوانەشمان خۆش بێن کە محەممەد المستەفایان خۆش دەوێ خوایە ڕق و چینە بێخیە ناو دڵمان بەرامبەر بەوانەی کە ڕقیان لە پێغەمبەر دەبێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە گاڵتە و گەمە بە محەممەد المستەفا دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام خوایە گیان چەند نەخۆشێک داوای دوعایان کردووە خوایە گیان شوێنی دوعا قبول بوونە مینبەری ڕەسوول اللهە خوایە شیفایان بدەی خوایە ئەو گەنجەی مەشاکیلی هەیە بۆی چارەسەر بکەیت خوایە ئەوەی قەرزدارە قەرزەکەی بۆ ئاسان بکەیت خوایە گیان کورد و کوردستانمان بپارێزی خاک و نیشتیمانمان بپارێزی خوایە ملەتی کوردی مسلمان بە ئاواتی خۆت بگەینی خوایە برایەتی و خۆشەویستی و تەبایی و یەکتر قبولکردن لەناو ملەتی ئێمە و ملەتی هەموو مسلمانان زیاد بکەی آمين آمين والحمد لله رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين